ئەمانوێ گفتوگۆی زیاتر بکەین دەربارەی و گۆڕانکاریە کە بازاڕە داراییەکان تۆماری کردووە لە ماوەی ڕۆژی ڕابردووەوە ینی بە زۆری وێ لێرە لە ستۆدیۆ محەممەد سەلامی شارەزای بازاڕە داراییەکان لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێراتن کاکەم هۆکاری ئەم گۆڕانکاریە چیەکە لە ماوەی ڕۆژی ڕابردووەوە بازاڕە داراییەکانی جیهان تۆماری کردووە هاوکات زێڕ و نەوت و بازاڕی پشکەکان بەیەکەوە ناسەقامگیریان بەخۆ بینی زریان خان بەگشتی پرۆسەیەک هەیە لە ئەمریکا چەند داتایەکە کە مانگانە بڵاوەکرێنەوە ئەم داتایانە فەدرال ڕزەرڤ تیمێکی شارەزای هەیە ئەم تیمە دێن خوێندنەوەی بۆکەن بەپێی ئەو ئامارانەی کە وەریەگرن لەم داتایانە دواتر بڕیارێن لەسەرەوەی کە لە دانیشتنی داهاتووتریانە بەنسبەت سوودی بانکیەوە ئایا سوودی بانکی دابەزێنن وەکو خۆی بیاڵنەوە یاخود بەرزی بکەنەوە یەکەمین هەینی دەستپێکی هەموو مانگێک ئێمە داتایەکمان هەیە بە ناوی ناون فارم پیلر واتە دەستی کار بێژگە لە جوتیارەکان هەموو ئەوانەی کە خەریکی کارکردنن غێری جوتیارەکان ئەم داتایەکی زۆر گرنگە چکە بە جۆرە لە جۆرەکان پایەکانی ئابووریمان پێپشانەیە لە ئەمریکایە ئەم ئەگەر وەکو ئۆتۆمبیلێک سێری بکەیت ئەم پایانە بە باشی خەریکا سوڕێت ئەو سیستمەی کە وزە ئەیات بۆی کە ئابوووریەکی سەرکەوتوو هەبێت ئابوووریەکە بێت کە خەڵک دڵخۆش بێ پێیت کاشی پێبێت کردن و فرۆشتن ئەنجام بدرێت وەکوی خۆمان دەڵێن هاڵێن موچە درا بازار بوژاوەتەوە ئایا ئەم بوژانەوەی هەیە ئەم داتای کە بڵاو بۆ زۆر دوور بوو لە ئەوەی کە چاوەڕوانەکرا پێشبینی یەکرا تقریبی 120,000 بڵاو بێتەوە بەڵام خوار 170,000 بڵاو بێتەوە بەڵام خوار 100,000 بوو 73,000 بوو ئەمە دوو سیناریۆ بە ئێمایە لەم دوانە پێ ناچێت بە دەربێت یەک ئەمریکا هەستی بەوە کردووە کە لە دوای ئەم داتایە هەستی بەوە کردووە کە کەوتۆتە حاڵەتێکەوانێک کە پێڵین داڕمانی یابووری ئایا نزیکە لەمە ئەگەر نزیک بێت لەمە گومانت لەوەیان نەبێت کە مانگینە و سوودی بانکی دابەزێنێت یانەوەتە حاڵەتێکی تر هەیە ئەمریکا هەستی بەوە کردبێت بڵێت ئیتر وردە خەریکم ئەتوانم هەڵاوسان کۆنتترۆل بکەم تارگێتی ڕاستە 2.2 بەڵام ئێستا 4.4 لەوا چێت بە کۆمەڵە داتاکانیان بڵێن ئێمە ئیتر وردە وامان کردووە کە هەڵاوسان کۆنتترۆل بێت با سوودی بانکی کەم بکەینەوە دووبارە جارێکی تر کاش بچێتەوە ناو بازار ئەمەی کە کەمتر بووە لەو ڕێژەیە دیارە کاتێکە ئەم داتایە بڵاوبووانەی بێمی پیشانداڵێ ئابووری باش نییە بە جۆر لە جۆرەکان نەخۆش پیشانیات وڵاتێکیش کە ئابوورێکی باش نەبێت کەواتە زەربەیە بۆ دراوی وڵاتەکەی بۆ دراوێکی وەکو دۆلار کە دراوی سەرەکی ئەمریکا دابەزە لەکو بینیمان دوێنێ کراشی کرد بۆ خوارەوە ئەسێتێکیش وەکو زێڕیش کە پەناگەیەکی ئارامە بەرزە بێتەوە بە دڵنیاییەوە کاک محەممەد من باسی زێڕت بە تێر و تەسەلی لێ ئەپرسم لەبەرەوەی کە گرنگە پەیوەستە بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی ئێمەشەوە بەڵام ئەمێ بزانم ئەم لە کار لابردنی بەڕێوەبەری فەرمانگەی ئاماری وەزارەتی کاری ئەمریکا دوا بەدوای بڵاوبوونەوەی ئەم ئامارانە لەلایەن ترامپەوە پاکردنی ینی پاکردنەوەی پرسیارەکان بوو ئەمە چ گۆڕانکاریەک لەسەر بازاڕەکان دروست دەکات ئەمە توانێت زیاتر قۆڵی بکاتەوە ناسەقامگیریەکە لابردنی جیرۆم پاوڵ زریان بابەتێک نییە ترامپ بتوانێت ڕاستە زۆرشتی سەیری کردووە ڕاستە بەردەوام لە خولەکی پێشووتریشا کۆمەڵێک بابەتی کردو ئێستا شوێن پەنجەی دیارە باسی ئەو ساڵان ناگەن بەڵام فەدرال ڕزەرڤ بانکی فدرالی ئەمریکا ناوەندێکی ئەتوانم بڵێم 100% سەربەخۆیە دەستێوەردان تایە ممکن نییە بەداتا و بە ئاماریش هەرچەند ئەو هەڕەشانە لەلایەن ترامپۆ زۆرە بەڵام هەر دوێنێ لە دوایەوەی ئەم داتانە بڵاو بۆ بەڕێوەبەری فەرمانگەی ئاماری وەزارەتی کار لە بەڵێ فەرمانگەی ئامار لەلایەن ترامپەوە بڕیاردراکە لە کار لا ببرێت و ئابووری ناسان ئەڵێن ئەگەر ئەمە بکرێت مەترسی هەیە لەسەر شەفافیەتی داتا ئابووریەکان لە ئەمریکا ئەمە ئەتوانێت کاریگەری زیاتر دروست بکات لە بازاڕەکانە یان بێگومان تەنها فەرمانبەرێکی ئاسایی و فەرمانبەرێکی بێگومان فەرمانبەرێکی ئاسایی نییە دوو سیناریۆ هەیە بۆ ئەم بابەتە خاڵێکی جوانت باس کرد باشی بکەینەوەنێ بۆی بینەرا بزانن چۆن هەڵسوکەوت بکەن لەگەڵ حاڵەتێکی لەم جۆرەیە تەنیا دەنگۆیەک بۆ جیرۆم پاوڵ بڵاو بۆ بازار شڵەزای ئێستا کەسێک لا بەدراوە لە پۆستەکەی ئەبێ چی دروست ببێت با تێڕوانینەکەمان بەم جۆرە بێت لە حاڵەتێکی ئاوایە ترسێک دروست ئەبێت کە ترس دروست بوو پشتی کۆمپانیا ئەمریکیەکان وەکو ئێستا بەڕێز ئاماژە پێدا داو جۆنز نازداکە SP500 ڕاسەڵ 2000 ئەمانە چونکە قازانجی باش ئەیەن بۆکو بازارێکی ریسکی سێرەکرێن تووشی دابەزی نەبن ئەسێتێکی وەکو زێر چونکە وتمە پەناگەیەکی ئارامە بەرزە بێتەوە کەواتە کەسێک کە لە بازاڕە داراییەکانە خەریکی چالاکیە گوێی لە هەواڵێکی لەم جۆرە ئەبێت بەو پەڕی ینی هەستیاریەوە هەنگاو هەڵبگرێت چونکە پێ ئەچێت داڕمانێکی باش لە بەردەمانە بێت من ئێستا ئەم قسەیەکەم با هەر بژمێنێت گومارت لەوە نەبێت کە تەنانەت ئەگەر سوودی بانکیش دابەزێنن
خۆی سوودی بانکی ئەگەر دابەزێنرێت ئێمە زین بازار ریسکیەکان بۆ نمونە کریپتۆکارنسی هەمومانە گەشاکەن حەزی لێ بازار حەزی لەوەی کە سوودی بانکی دابەزێت بۆ چونکە قەرز ئاسانترە درێ بە خەڵک لەو حاڵەتەیە خەڵک لە بۆ پارە بخەمە بانک ئەچم ئەسێت تێگەکڕم کە قازانجێکی زیاتر مایاتێ بۆی ئیسپادێکی زیاتر بکەم لەو حاڵەتەشا من پێم وایە ئەگەر ڕوژ بە بازار هەر دابەزینێگەکات لە دوای ئەوە بەرزبوونەوە تۆمارەکات لابردنی کەسایەتیەک کە بە جۆرە لە جۆرەکان پۆستێکی هەیە لە ناو ئیدارەیەکی دائیرەیەکی ئەو تا ئەم ڕادەیە هەستیار وەکو فەدرال ڕزێرڤ کە دیاریکردنی بچووکترین داتای کاریگەری لەسەر هەموو دراوەکانی تری جیهان هەیە بێگومان کاریگەری خۆی هەیە و وەکو باسم لێ کرد ئەم خاڵە هەمیشە لە بیرمان بێت مەترسی دروستەکات مەترسی کە دروست بوو بازارە ڕسکیەکان تووشی دابەزی نەبن ئەسێتێکی وەکو گۆڵد ئەتوانین بڵێ وەکو زێر ئەتوانین بڵێن بەرزە بێتەوە چکە سیف هێڤن. کاک محەممەد هیچ شیکاریەکی تەکنیکی یاخود پێشبینیەکە بوو کە زێر بگاتە $3360 سەراحەتەن نا ئەکرێت کەسێک خۆشی کاری کردوێ بە زانستێکی خۆی مەسەڵەن بۆ نمونە دەجارە شیکاری کردووە حوتی سەری نەگرتووە ئەم دانیان بۆی سەر بگرێ و زێر بەرز بێتە بڵێ ئاوان بوت بەڵام ئەگەر بمانەوێت لە ڕووی منتقەوە سێری پرۆسەکە بکەین زێر ئێستاش پێم وایە مەجای ئەوەی تایە کە $3250 ببینێت $48 بۆ $50 ببینێت ئەم بەرزبوونەوەیشی کە ئاوای لێ هات لە 3000ەوە $3304 و ئەڕوات 62 لێیات هەر ئەو داتای NFP بوو کە دوێنێ بڵاو بوانێ چونکە زۆر خوارتر لەوە بوو کە پێشبینیەکرا بێگومان جوڵێکی گەورە لە مارکێتا دروستە بێت و ئەو بوو کە بینیمان $50 بۆ $55 بۆ هەر ئۆنسەیەک زێر جوڵەت. کاک محەممەد وەکو شارەزایەکی بازاڕە داراییەکان پێشبینیتان چییە بۆ دوای سەعات 12 سبەیشەوە کە بازاڕەکان ئەکرێنەوە زێر چی بەسەر دێ نەوت چی بەسەر دێ بە پێشبینی و بە باوەڕی بەڕێستان؟ من پێم وایە پێشە شتێک ئێستا زێر گاردێکی چوونە سەرەوەی بەهێزی کردوتە بەر ئەگەر تەماشای مۆمی یەک کاتژمێری بکەین یان تەنانەت 4 کاتژمێریش بکەین ئێمە مۆمێکی بەهێزی ناوپڕ ئەبینین کە هیچ کلکێکی لەسەر و لە خوارەوە ئەگەر بیشی بێت زۆر کەمە ئەمە پێمانەڵێت کڕیارێکی باش هاتوونەتە ناو مارکێتەکەەوە یانەوێ زێر بکڕن بە بۆچوونی من زۆر گرنگ نییە گرە و لەسەر ئەوە بکەین کە ینی بعد بیرکردنەوەمان بەم جۆرە نەبێت من پێشبینی ئەوە ئەکەم زێر تا مەسەلەن بۆ منە بەیانی سەعات 2 عەسر ئەبێ بەونە ئەمە هیچ هونەر لەمەیانە لە بازاڕە داراییەکانە ئەساسی کارکردن لە بازاڕە داراییەکان کاردانەوەی ئێمەیە بۆ ئەو جوڵانەی کە مارکێتێکە ئیشی ئێمە نییە مەسەلەن پێشبینی ئەوە بکەی ئەمەوەکو دیدگایەک ئەم شتە باسەکەم ئایا بەگاپێکی زایی دەکرێتەوە دووشەمبە واتە ڕۆسەرەوەکرێتەوە یا بەگاپێکی ناقسەکرێتەوە چونکە لە هەر کامێکیانە بکرێتەوانێ بەو شەوە کاتی مامەڵەکردن نییە تۆ کاتێکی دیاری کراوەتێ بۆ مامەڵەکردن بۆیە لەم حاڵەتەیە ئێمە ناوچەمان هەیە من دەڵێم 3377 زۆر گرنگە بۆ زێر 3377 ئەگەر بێت و بشکێنێت بەهێزەوە لانی کە مۆمێکی 15 خولەکی لەسەر و 3377ەوە دابخاتەوە گومانە نەبێت 3400 ئەبینێتەوە و ئەتوانێت تارگەتەکانی سەرەوتر ببینێت چەند ناوچەیەک هەیە یەک لە دوایەکە بتوانێت بیشکێنێت ئەتوانێت سەرەوتر ببینێت بەڵام لەسەر و هەموو ئەم پرۆسانەوە من پێم وایە زێر لە خواتر ناوچەی هەیە کە لیکویدیتی تایە کە کۆمەڵە کڕیاری باش وەکو هیچ فەندەکان وەکو بانکە گەورەکان دامەزراوە گەورەکان ئۆردەری کڕینیان داناوە تێیداوە چاوەڕێن زێر بێتە ئەو ناوچەوە کڕین بکەن بۆیە من دابەزین ئەبینم بۆ زێر وەک لە بەرزبوونەوە. کاک محەممەد چ جۆرەوە بەرهێنانێک لە زێڕە ئاقلانەیە کەی مەترسیدارەکەوە بەرهێنەرێک بێ بچێتە ئەو بازاڕەوە بەڕای ئێوە؟ زریان خان زۆر گرنگە لە ئەساسا کاتێک ئێمە لە بازاڕدارایەکان ئامانەی بچینە ناوی زۆر گرنگە خاڵک زۆر بەباشی ڕچاو بکەین پاراستنی سەرمایەکە ئەولەویەتی یەکەمت بێت هەنگاوی یەکەمت ئەو بێت سەرمایەکەت بپارێزیت دواتر کە فێری پاراستنی سەرمایە بووی وردە خۆشی قازانج دێ باشترین شێوازی بازرگانیکردن یاخود مامەڵە سەرمایە گوزاریکردن لە بازاڕە داراییەکانە ئەوەیە کە تۆ هەمیشە حەجمی زەرەرە دیار بێت قازانج ناڵێم زەرەر ینی تۆ لە ڕۆژێکە ئەتوانیت تەقەبولی چەندێک زەرەر بکەی یان لە مانگێکە تۆ چەندێک زەرەر بکەی زەربەیەکی گەورە لێ نادرێت من هەمیشە بە هاوڕەکانیش مەڵێم زۆر کەس پرسیارم لێ کاتەنانە زەڕەنگەر و دۆست و ناسیاوم هەیە لە بازاری دۆلارەکە ئەڵێن کاکە چی بکەین ئەڵێم کاکە سایە دەی هەموو سەرمایەکەت چەندێکە بیخەرەم بازارەوە پەلەت نەبێت بە شەوێک شت ڕوونایەت بگرە زەڕبەی گەورەت لێیات ئەگەر تەوێت لە زێرە سەرمایە گوزاری بکەی باشترین نوعی سەرمایە گوزاری ئەوەی کە لە چەند قۆناغێکە تۆ کڕین ئەنجام بی بیر لە فرۆش هەر مەکەرەوە لە زێرە ئەمەیکە ئەڵەم مندا زێردا بەزێت بۆ کورتمەودا خەرگین قسەی لەسەرەکەین ئەڵێن چەند ناوچەیەک لە خوارەوە ماوە هەڵی بگرێت اینجا بەباشی بەرز بێتەوە تەنانەت $3500 کە ئاکاتە ئەیتیئێکی پێشووتری خۆی واتە هەیە پێشووتری خۆی ئەویش بشکێنێ بۆیە لەم حاڵەتەیە تۆ لە سێ خۆناغا بیکڕەوەتە لە ڕێژەیەکە کە ناوچەکەت بەدڵە کڕینێ بکە
کەمێک هاتە خوارتر با هەموو سەرمایەکە لەو ناوچیان نەبێ کەمێک هاتە خوارتر کرینێکی تریش بکە هاتە خواتریش کرینێکی تریش بکە سێرەکی ئەم سیستەمی کرینەکە پێڵن کرینی قادرمەیی ئەگەر تۆزێکی زێر بەرز بێتەوە تێکرا ڕێژەی ناو سەرەکی لە قازانجێکی باشای هەموو سەرمایەکەش نەخسۆتە مەترسیەوە. باسێکی بازاڕی فۆرەکسمان ئەگەر بۆ بکەیت زۆر بە کورتی بەرەو چ ئاراستەیەگە ڕوا پێشبینیتان بۆ ئەو بازاڕە بۆ بەرهێنان چییە؟ بەگشتی بازاری فۆرێکس دەریایەکی بەمانای کەلیمە بێبنە ڕۆژانە بە سەدان کەسی نوێ دێتنێو ئەم بازارە و بە سەدان کەسیش لێ ئەچێتە دەرەوە. حەزەکەم خاڵێکت بۆ باس بکەم کە ئەمە دیرگایەکی هەڵی دروست کردووە و ئەشبینین لە کۆمەڵگای ئێمەیە بەم جۆرە خەریکە قسەی لەسەرکرێت با ئێمە بین بەم جۆرە تەفسیلیکەین و لەمە بە دواش هەموو ئەوانەی کیانوێت لەم بازارە کار بکەن با لەم دیدگا و لەم تێڕوانینەوە باسی بکەن. ئەگەر بچیتە هەر بزنسێکەوە بێگومان ئەگەر شارەزایەتی تەواوت نەبێت تۆ خەریکی ریسکەکەیت ئەگەر خۆمانە بیڵم خەریکی قومارەکەی ئەگەر ئەتەوێت کاری ئۆتۆمبیل بکەیت لە معرض ئۆتۆمبیل بکڕی بفرۆشیت ئیشی خانوبەرە بکەیت لە ئەلوەکە تەماتە و خەیار و سەوزە و ئەمانە بێنیت ئەگەر ئوسوڵەکەی نەزانی سیستمەکەی نەزانیت بۆ منە ئەدەواتەکەشی نەبێ بەڕادێکت هەیە بۆی ئەمەشیات یەک نەچێت کەسێکت هەیە دەم و لەفزێکی جوانی هەیە ئەتوانێت میوەکەت بفرۆشێت هەموو ئەمانە دەسێنە دەستی یەک بزنسێکی جوان دروستەکە. ئێرەش بەدەر نییە هەر لەو پرۆسەیە کێشەکە ئەوەیە چونکە ئاسان بەکاردێ یعنی تۆ بن لە مۆبایلەکەتە ئاوەشی سەر مۆبایلەکە سێڵ و بایەکی تایە و تۆ بە لەحظەیەک ئەتوانیت ئەم خێرەیام زەرەرە بکەیت بە هەڵە هەموو کەس هەڵپێتی بۆی بچێتە ناویەوە و ئەمە دێ زەربەی لێیە کە زەربەی لێدا بازارەکە بە قومار باسەکات ئەڵێ ئەم زەربەی لێدا و فلان و ئەمە لە کۆتاییشە ئەگەر تۆزێک لە عمقەوە بیری لێ بکاتەوە خۆی پەلەی کرد خۆی هەنگاوی هەڵینە بەخۆیان بچێتەوە زۆر باشترە. سپاس محەممەد سەلامی شارەزای بازاڕە داراییەکان کە لێ خۆشحاڵ لەگەڵمان ئامادە بوون بەخێر هاتن.